ڕووداوەکان و کاردانەوەکانی دوای ئەنجامدانی ڕیفراندۆم بە تەنها 16 ئۆکتۆبەر نییە بە دیاریکراوی، بەڵکو لە ڕۆژی بڕیاردان لە دیاریکردنی وادەی ئەنجامدانی ڕیفراندۆم هەتا ئەمڕۆژ کە هەفتەی ڕابردوو ڕێکەوتنی نێوان پارتی و کازمی لەبارەی شنگالەوە کرا بەرەنجامی ڕیفراندۆمن. لەوبارەیەوە کاروان یاروەیز نووسەر و ڕۆژنامەنووس لە ساڵیادی ڕووداوەکانی دوای ڕیفراندۆمی هەرێمی کوردستان و لە دەستدانی سەدا پەنجاوێکی خاکی باشووری کوردستان لە نووسینێکیدا ئاماژەی بۆەوە کردووە قسەی جیاواز بەشێکی زۆری بە هەناسەی نالۆژیکی و دوور لە بەرپرسیارەتی مێژووی و نیشتیمانی لەبارەی 16 ئۆکتۆبرەوە دەکرێت، بەڵام بەداخەوە هیچ کام لەو قسە و بابەتانە ناچێتە چوارچێوەی هەوڵی جدی بۆ ڕوونکردنەوە سەلماندنی ڕاستیەکان لەبارەی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبرەوە. ئەو نووسەرە باز لەوەش دەکا پارتی بە دیاریکراوی ویستێتی بە تەرز و فۆرمی مزایەدە و لێدان لە وەتەری سۆز و قەرەباڵخی ڕووکەشانە لەبارەی 16 ئۆکتۆبرەوە قسە بکرێت، ناوێت لێکۆڵینەوە قسە و باسی جدی و بەرپرسیارانە بکرێت. لەبارەی ڕاستیەکانی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبرەوە دەیەوێت وەک کەرەسێکی شەڕی میدیایی و ململانەی تەسکی حزبایەتی کەڵکی لێوەربگرێت. بە جێڕانەوەی مێژووی دوای ڕووداوەکان کاروان یاروەیز دەڵێت لە ئازاری ساڵی 2018 چەند مانگێک دوای 16 ئۆکتۆبەر بەڕێز لاهوری شێخجەنگی ئەو کات وەک بەرپرسی ئاژانسی پاراستن و زانیاری داش زانیاری بە نووسراوێکی ڕسمی داوای لە دامەزراوە نیشتیمانەکانی هەرێم کرد لێکۆڵینەوە لەبارەی ڕاستی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبرەوە بکەن. لەو نووسراوەشدا لاهوری شێخجەنگی ڕەخنە دەگرێت و نیگەرانی خۆی دەردەبڕێت کە بۆچی کەمتەرخەمی کراوە لەوەی لیژنەی دەرخستنی ڕاستیەکان لەبارەی 16 ئۆکتۆبرەوە دەست بەکار بێت و پێشنیاریشی کردووە چاو لە هیچ کەس و لایەن و تۆمەتبارێک نەپۆشرێت و ئەنجامی لێکۆڵینەوەکانیش بۆ ڕای گشتی کوردستان بڵاو بکرێتەوە. دەژڵێت ئەم بێمنەتی و پەرۆشێ بۆ لێکۆڵینەوە لەبارەی ڕاستی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبرەوە هیچ بیان و پاساوێکی یاسایی و لۆژیکی ناهێڵدرێتەوە بۆ ئەوانەی لە بری لێکۆڵینەوە و دەرخستنی ڕاستیەکان برەو بەنەفەسی تۆمەتبەخشینەوە و مزایەدە و شێواندنی مێژوو دەدەن. هاوکات بە بۆچوونی ئەو ڕۆژنامەنووسە ئێستاش نەچووە بچێت دامەزراوە پەیوەندیدارەکانی هەرێم دەتوانن لێکۆڵینەوە لەبارەی دەرخستنی ڕاستیەکان دەست پێ بکەن. بەڵام ڕووداوەکانی دوای ڕیفراندۆم و دوای 16 ئۆکتۆبریش دەرەنجام و کاردانەوەی ڕیفراندۆمن، پێویستە وەک یەک پاکێز و دۆسیە لێکۆڵینەوەیان تێدا بکرێت و واتە لەگەڵ 16 ئۆکتۆبر پێویستە لێکۆڵینەوە لە ڕیفراندۆمیش بکرێت.